پاش ئەوەی لە 3 ئەیلولی ساڵی 2015 هاوڵاتیەک بە مەبەستی یاودێری بیرێکی لە سنووری گوندی گورگەی فەتاح لە نزیک قەزای چەمچەماڵ لێدا و پاش چەند مەترێک ئاو ئاگرێک پێکەوە لەو بیرە هاتنە دەرەوە. ماوەی 2 ساڵ ئەو ئاواگرە بە بەردەوامی دەسووتێت و وەزارەتی سامانە سروشتیەکانیش تا ئێستا هیچ پلانێکی بۆ بیرە نەبووە. شارەزایەکی بوارەکەش مەترسی ئەو ئاواگرە بۆ دانیشتوانی ناوچەکە دەخاتە ڕوو. ئێمە ماوەی 2 ساڵی ڕێکە بیرێکمان لێدا بە مەبەستی ئاودێریکردن، دوای ئەوە دەرچوو کە غاز و کۆمەڵێک گۆگرد و ئەو شتانە لە ئاوەکەوە دەرچوو. ئێمە لایەنی پەیوەندیدارەکانمان ئاگادار کردەوە، ئەوانی سەری خۆیان ئاگادار کردەوە، لژنەیەک لە سامانە سروشتیەکان هاتن بۆ چەمچەماڵ و سەردانی ئەم شوێنەیان کرد، وتیان ئەمە مادام 80 مەتر هەڵکەنراوە شتێکی زانستی نییە، گیرفانێکە یان 2 گیرفانە کۆتا بەم غازە دێت، وا ماوەی 2 ساڵە ئەو گیرفانانە تەواو نەبوو. ئێمەش دەمانەوێت لایەنە پەیوەندیدارەکان ئاگادار بکەینەوە، چارەسەرێک ڕێگا چارەیەک بۆ ئەمەدانن. ئێمە بەمبەستی ئاودێری کردمان، ئێستا سوود لە ئاوەکە نابینی کە یێتە خوارەوە. ئەو ئاو ئاگری کە بەیەکەوە دێتە دەرەوە، هەڵبەت ئەو گازانەی کە لێ دێتە دەرەوە گازی میثانە، ئیپان، پرۆپان، بیوتانن. ئەم گازانە کە ئەسووتێن چەند ژەهرێک ئەخەنە ناو هەواوە وەکو سلفە دایۆکساید وەکو ئۆزۆن، کە ئەم ژەهرانە تاسیریان هەیە بۆ سەر هەم سەحەتی خەڵک، هەم بۆ سەر ژینگە، هەم بۆ بەرگە هەوای مانتیقەکە. چونکە ئەمانە پیسبوونن بەشێکن لە پیسبوونی هەوا، بۆیە هەر جۆرە نەخۆشیەک، هەر جۆرە شێرپەنجەیەک کە پەیوەندی بە پیسبوونی هەواوە هەیە، وەکو شێرپەنجەی گەدا، وەکو پێست، وەکو خۆڵۆن، ئەمە تاسیری هەیە و ئەو ڕێژە شێرپەنجانە لە مستەقبەلا زیاد دەکا. قایمقامی چەمچەماڵیش باس لەوە دەکات لە ئایندەیەکی نزیکدا بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکان سەردانی ئەو شوێنە دەکەن و ڕێگا چارەیەکی گونجاو بۆ بیرە دەدۆزنەوە. هاوکات وەزارەتی سامانە سروشتیەکانیشی بە کەم تەرخەم ناوبرد. من پەیوەندیم بە بەڕێوەبەراتی نەوت و کانزاکانەوە کردەوە، ئینشاءڵڵا بەو زوانە دێن سەردانی شوێنەکە دەکەن. سەبارەت بە داپۆشینی بە دڵنیایەوە دڵنیای هاوڵاتیان دەکەمەوە جەنابیشتان و سەرجەمبی نێران ئەوە لە دەسەڵاتی ئێمەدانە، چونکە ئەو لەوەیە کارێک بکەین زەرەری زیاتر بێ، دەبێ بە ئەهلی اختصاص بێ. ئێمەش ئەو جۆرە اختصاسە دەگەڕینەوە بۆ وەزارەتی سامانە سروشتیەکان و بەڕێوەبەراتی نەوت و کانزاکانی سلێمانی و هەولێر. ناوچەی چەمچەماڵ دەوڵەمەندە بە نەوت و گازی سروشتی و بە جۆرەی زانیاریەکانی پەیامیش. ئەو گازەی لە ناوچەکەدا هەیە بەشی دانیشتوانی هەموو هەرێمی کوردستان و چەند وڵاتێکی دیکەش دەکات، بەڵام تا ئێستا نەتوانرا وەک پێویست سوود لە سامانی سروشتی ناوچەکە وەربگیرێت. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.